عمر رخصارت قوريوه رخصارت قوريوه دا زمان دوم دا قرينك هاتي وكرم نريوها زبرم دكري داجان زمان دوم والله زينات وانا مهمكم تازه تواويتر همشتي قروي كرم همي رويشت همي رابط كي جنگيش اوه اللي كردي لدنا قريم نايلم بروي ناروي ريد نادم برد نادم دا لبرا ما نوكشتك اللي بكان بابم كجن يتر نايلم بروي نايلم داجا قابل من حزو كم برو قابل بنو يبروم ديك وايا مرو بمينوا ليرة بمينوا يدي زمان مهلا شون دايكا ورا كرم ورا دا چی بۆ شتێکەیە؟ کاکە ئەزەل بۆ هاتووە ئەو ڕۆژەی چوینە ماڵی جەنگیش لەبەرەوە هاتووە من کاتی باسی تۆم بۆی کرد دەموت مەمەد کوڕێکی زۆر باشە لەوەتی کاکشی نەماوە ئەزە زۆر بێتاقەتی ئەوە بوو ئەویش ئەو شتە لە ناکەوە لەکوێ هات؟ دەمگوت کە تۆ زۆر بیری کاکە دەکەی ببرایی زۆر زەحمەتە چۆن دەزانی زەحمەتە تۆش برات مردووە؟ لێک دوورکەوتینەوە ئەی کەوایە بۆچی ناگەڕێیتەوە بۆ لای؟ خۆزگەرم توانی یەک دەقە ژانەوە وەستام وەک برای تۆ تۆ چی دەزانی تا بڵێ وەک برای تۆم؟ مەمەد شتێکی زۆر باش نازانم بەڵام دڵنیامەوە حەج دەکرد بەردەوام لەگەڵ تۆ بایە لە خۆمەوە دەزانم نەخێر تۆ هیچ شتێک نازانی وا دەزانی گەر بیتوانێ نەداهاتەوە بووم بۆرە بەرز بەڵام کاکم هەر شتێکی بتوانێ بە تۆ چی؟ کوڕمەوە چ قسەیەکە دەیکەی لەبارەی ئەم شتەوە پەیوەندی بە چەنگی زێوە دەکەم باو قسە لەگەڵ بکە یەک دەقە ڕاوەست پێم بڵێ بەڕای تو کاکت گیانی نەدەبەخشی بۆی بتبینێتەوە یەکەم ئەسڵەن کاکی من مرد دوو کاچی من باشترین کاک بوو لە جیهان بەڵام کاچی من کەمێتر سنۆک بوو لە بەندی خانە بوو بەڵام هەر زیندوو بوو خۆ دەیتوانی لەوێش لەگەڵم بمێنێ دەیتوانی نامەکانم وەڵام داتەوە دەیتوانی جارێک لە باوەشم بگرێت وە سێم کاچی من پەیوەندی لەگەڵم بڕی لەگەڵەوەش ئێستاش لە هەموو کەسێکم خۆشتر دەوێت لە هەموو کەسێک بۆیە ئەگە زەحمەت نییە بڕۆ عمر داجیان زۆر خۆشم دەوێت ئەوە مادیش بڵێ ئەمار پێی بەقەدەر جانی خۆی خۆش دەوێت پێی بڵێ کامل بەڕای تۆ ئەوانە خاترین شت چی بوو لەگەڵیان کردم بڵێ بزانم خیانەتیان لێ کردی
خیانەتیان کرد بەڵام خراپترین شت چی بوو کردیان فڕێیاندایە بەندی خانە تۆیان کوشت منی جوان بیر دەکردەوە بەڵام شتێکی زۆر خراپتریان کردووە دەبێت تۆڵیانێ بکەمەوە بەڵام خراپترین شتەکەیان بۆ کۆتایی هەڵگرت بوو خراپترین شتەکەشیان بە من کرد ئاخچیان نەکردم چی وان کرد خۆم لە خێزانەکەم دوورکەمەوە ئەو ژنەوەها پارچی کردم وای لێکردم خیانەت لەگەڵ کەس و کارم بکەم نا بابە ئەزل مەمەد حەقێتی کاکە هێشتا من زیندوو بم کاتی پەیوەندیم لەگەڵیان پچڕان جوان سێری ئەم دەرگایە بکە کامیل دێتە بەردەم ئەو دەرگایە بە پێیەکانی خۆی خیانەت لە هەموو خۆشەویستەکانی دەکات و دێتە ئێرە جەنگیز دەڵێ جەنگیز بەس نییە بەڵکو زۆر دڵنیام ئەیشەنیش باس داتە سەر خوێنی خۆی لەو بەهارەی کەنیێنەکان لێ شاردەتەوە خیانەت لەو بەهارەش دەکات و لەم دەرگایە ژێتە ژوورەوە بەڵێ بەهاریش کوڕم چییە لەگەڵ دایکت قسە ناکەی کاکت تۆی لە هەموو کەس زیاتر خۆش دەویست هەندێک جار لە ئێمە زیاتر خۆشی دەویستی کووە چی خۆشەویستەکەی دەی پێشانمدا کووە من نایبینم چییە بەبیرت نایە مەمەد لەسەر ئەم جێگایە دەخەوتن بەیەکەوە لەسەر جێگای خۆت دەترسای ئەویش دەیبردێ لای خۆی لە بیرم نەچوو دایکە نیگەران مەبە کوڕم کوڕەکەی خۆم لەوانەیە هەندێک شت هەبوو بێ نەمانزانی بێ گەر بزانین منی شەوڵی ئەمە دەدەم دایکە و لە چیرۆکە باش و خراپەکاندا لەلایەک کەسانێک هەن و دەڕۆن لەلایەک تریش کەسانێک هەن دەمێننەوە لەلای سێمیشدا کەسانێکن هیچیان بۆ ناکرێ و ڕێک لە نێوانەکەدا دەمێننەوە کوڕم ئێستا شەرۆ دوایانەوەمدایە لەو ڕۆژەوە کوڕم خەبەر بدە پۆلیس با بچین بە گرتیان بدەین بەڵگەوان نێدایە چی بڵێن چۆن نییە شتێک دەدۆزینەوە دا جەنجەم لێ بگرە من لە زیندان ڕام کردووە گەر عومەر بگەڕێتەوە ئەویش ئێستا تاوانبارە چی بکەین کوڕم عومەرم نادایە گیان ئەو ڕوە نێک کە تۆ دەتناسی بەڵام ناخت ماوە ئەو بۆ من بەسە ناخشیان پارچە کردم دایە گیان منیشانەکە خۆیان لێ کردایە ئەمە چ قسەیەکە تۆ عومەری تۆ هەرگیز نابیتەوە ڕۆڵەگیان تۆ عومەری کەس ناتوانێت ناخی پاک پیسکە